ئایا هۆکارەکانی زەربوونی ڕەنگی ددان چین و چۆن چارەسەر دەکرێن؟ سڵاوتان لێبێت، من دکتۆرە ترا مستەفام، پزیشکی ددانم لە سەنتەری ددانی نەخۆشخانەی میهرەبانی. طبعاً هۆکاری زەربوونی ڕەنگی ددان زۆرە، لە باوترینیان بریتین لە خواردن و خواردنەوەی ڕەنگداری وەکو چای و قاو و کافاینەکان بە شێوەیەکی گشتی و هەروە خواردنەوە گازەکانی وەکو کۆلا و پێپسی و هەندێک جۆری خواردن هەیە کە لە ماڵەوە دروست دەکرێت و ڕەنگی دەستکردی تێدا بەکاردێنرێت وەکو بریانی و نیسک و ترشیات و یاخوتەر خواردنێک کە ڕەنگی تێدا بەکاربێنرێت هۆکارێکی سەرەکیە بۆ زەربوونی ڕەنگی ددانەکان. و یەکێکتر لە هۆکارەکان جەنەتیکەڵ واتە بۆ ماوەی یان زەربوونی ڕەنگی ددانەکانت بۆ ماوەتەوە. هۆکارێکی تر بریتە لە نەشوشتنی ددانەکان یاخود شوشتنیان بە شێوازێکی ناتەندروست. هۆکارێکی تری زەربوونی ڕەنگی ددان بریتە لە دەماربڕین، زۆربەی جار لە دوای دەماربڕین ڕەنگی ددانەکان بەرەو زەردی دەڕوە. و سببێکی تری زەربوونی ڕەنگی ددان بریتە لە بەکارهێنانی هەندێک زۆری دەرمانی وەکو ئەنتیبایۆتیکەکان کە پێیان دەوترێت دژە بەکتریاکان، زۆربەی جار بۆ ئیلتیابات دەنووسرێت وەکو تێتراسایکلین، دۆکسیسایکلین و کلۆرهێکسیدین. یەکێکتر لە هۆکارەکان بریتە لە زەبری دەرەکی، واتە گەر بێت و ددانێکمان هەبێت زەبرێکی دەرەکی بەر بکەوێت، دەکرێت ئەو زەبرە ببێتە هۆکارێکی سەرەکی بۆ گۆڕانی ڕەنگی ددانەکەت. و چارە سەریەکانی زەربوونی ڕەنگی ددانیش بە گوێرەی ئەو هۆکارانەی کە باسمان کرد دەگۆڕدرێن. واتە چارەسەریەکان دەبێت پزیشکی ددان بڕیاری لەسەر بدات کە زۆرە چارەسەریەک بۆ زەربوونی ڕەنگی ددانەکانت پێویستە. لە باوترین چارەسەریەکانی کە لە ئێستادا بەردەستە بریتە لە بلیچینگ واتە سپیکردنەوە بە لەیزەر و یەکێکتر لە چارەسەریەکان بریتە لە دایرەکت ڤنیر یان ئیندایرەکت ڤنیر. دایرەکت ڤنیر کە ڕاستەوخۆ پزیشکی ددان لە عیادە دەتوانێت بۆت ئەنجام بدات و ئیندایرەکت ڤنیریش دانەکە ئامادە دەکرێت لە لای پزیشکی ددان و دروست دەکرێت لە مختبەر. و یەکێکتر لە ڕێگا چارەسەریەکان بریتە لە ئینتەرنال بلیچینگ. ئینتەرنال بلیچینگ کە تیایدا هایدرۆجین پێرۆکساید دەخرێتە ناو دانەکەت و جێ دەهێڵدرێت بۆ ماوەی چەند ڕۆژێک تاوەکو ڕەنگی دانەکە بەرەو سروشتی دەگەڕێتەوە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.